ڕێکخراوی سۆمای چاوان لە ئاڵەبجەی شەهید هاوکاری مادی و سەبەتەخۆراکی بەسەر زیاتر لە 100 خێزان و منداڵانی بێباوکدا دابەش کرد. لێرەوە جارە پێش هەموو شتێ دەستخۆشی لە خێرخوازانەکەین، خی گەورە بەرەکەت بخاتە دین و ئیمان و ماڵ و مناڵیانەوە کە دڵی ئەو خەڵکیان خۆش کرد، خی گەورە دڵیان خۆشکا و هەر ئاوات و مێدێکیان هەیە بێتە دی. ئێمە ئیمڕۆوەکو سۆمای چاوان لە هەڵەبجەی شەهید هەستاین بە دابینکردنی پارەی مانگانی مانگی سێ ئەلحەمدولیلا و خۆراک بۆ ماڵە ئەیتامەکان 50 حسە و لەگەڵ 80 حسە بە مریشک و گۆشتەوە بۆ ڕۆژی جەژنی ماڵە هەتیوەکان و جلی جێژن بۆ منداڵەکان. خۆمان پارەکەیان عینی و خۆیان جلەکە بکڕن بە حەز و ئارەزوی خۆیان بۆی مناڵەکە دڵخۆش بێت. سۆمای چاوان باوکاری خێرخوازان بەردەوام دەبن و هاوکات پێدانی هاوکاری بۆ کڕینی جلوبەرگی جەژنە بۆ مناڵانی بێباوک کە لەلایەن خێرخوازانەوە دابین دەکرێت و تەنیا لەم مانگە پیرۆزەدا چەند قۆناغێکی دابشکردنی هاوکاری و سەبەتە خۆراک بەسەر خێزانەکەم دەرامەتەکان و ئەوانەی بێسەرپەرشتن دابش کردووە. پێشەکەی دەستخۆشی لە ئێوە لە خێرخوازانەکەم زۆر سپاسیان ئەەکەم بە هەمیشە لەگەڵمانە بوون لەگەڵ کەم دەرامەت و هەتیوەکانە بێنازیان هیچ پێوەدیانێ لە سایی سەری ئەوانەیە کە ئەبەخشن. خی گەورە سەرکەتویان کات و خی گەورە بێبەشیان نەکا لە ڕەحمەتی خۆی 100 ئەوانن پێبەخشێ لەگەڵ ئێوە و حازریانە. دەستخۆشیمان هەیە لە سەرەتا لە ڕێکخراوی سۆمای چاوان زۆر بێ ماندووانانە یارمەتی هەموو مانگێ ئەم مناڵە بێ نازانە ئەدەن کە بێ باوکن لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی پارەوە لە ڕووی سەبەتە خۆراکیەوە دەستخۆشی لە خێرخوازان ئەەکەین. خی گەورە ئیشەڵا بەرەکەت بخەن بە ماڵ و مناڵ و هەمویانەوە ئیشەڵا دوو ئەوە نەبێتەوە شوێنیان کە هاوکاریەکی زۆر باشە بۆ مناڵانی بێباوک زۆر دەستخۆشی لەم ستافە بەڕێزەژەکەین کە بێ ماندووبوونانە هەوڵ ئەدەن و زۆر خۆیان ئیلاگەکەن لەگەڵ ئەم مناڵە بێباوکانە لەبەرەوەی ئەوانیش وەکو مناڵە باوکدارەکان لە بێنازی بێبەش نەبن. خۆشی لە دادەنازنی نەکەم و لە سۆمای چاوان دادەنازن بۆ بەسەرپەرشتی مناڵی نازداران هەموو مانگە دوو مانگجارە دابەشمانکان بەسەرمان داواژ دەکەم لە خۆی گەورێ ئەوانە کە خێراکەن و زەکات دەبەخشن و چاویان دەستی فەقیران و مناڵە نازدارەکانن. خی گەورە پاداشتیان باتەوە، ئێمە ناتوانانی پاداشتی ئەوان بەس خی گەورە پاداشتیان باتەوە ئیشەڵا بۆ ئەو دنیایان. داواکارم لە خەموو ئەوانەی کە هەیەیان و خێر و زەکات دەدەن بدەن بە سۆمای چاوان. و دەستگای خێرخوازی سۆمای چاوان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەزاران خێزان و مناڵانی بێسەرپەرشتیان لە شارەکان یاریمی کوردستان بەسەر کردوێتەوە و بەرپرسانی ڕێکخراوەکەش داوا لە خێرخوازان دەکەن بەردەوام بن لە بەخشینی هاوکاری و ماڵ و سامانەکان لە پێناو بەدەزێنانی ڕەزامەندی خی گەورە و ئاوەدانکردنەوەی و ماڵانەی بەردەوام لە پاش ڕەحمەت و سۆزی خوددا چاوەڕوانی بەخشین و هاوکاریەکانی خێرۆمەندانن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.